سڵاو هاوڕێیان دابانەمینتان لەگەڵە پاشماوەکی زۆر و درێژ کە دابڕامم لێتان و حەقخۆتانە ئەگەر گلەی بکەن هەشتێک و خۆشم زروفەکە وا بوو کە نەم دەتوانی بە بەردەوامی و بە باشی ڤیددیو دروستکەم بەس خۆتان باش دەزانە من ماوەێ ماوەک باش دەم و ماوە خراپ دەم و بەس ئەوەندەی بتوانم ینی کۆڵنا دەم و هەر بەردەوام دەم لەوەی کە ڤیددیو دروستکەم کە ئیسفادە هەبی تۆزێک شێوازەکانیشم گۆڕی گۆتم بزانم زیات و هەمجار دابنیشم ئێستا بە پێ ڤیددیو دەکەم خۆشتر و مرتاحترم کە کاتی قسەکردن و جلۆ ئەوشتانە لەو ڤیددیۆیە باسی دووسێ هەواڵی ئەوەتان بۆ دەکەم کە تۆزێک ئینترێستە لەوانەیە جێتان لە بیان لەوانەیە بە پێویست هەندێک زانیاری هەیە لەسەر ئەو هەواڵانە نەتانبی یەکەمین هەواڵ ئەویش ئەوەیە کە کۆمپانیای مایکرۆسۆفت بڵاوی کردەوە کە ئیش لەسەر ویندۆزێکی دەکا بە ناوی K2 طبعاً K2 پاشترێتم پاش ئەوەی کە هێرشێکی زۆر کرایتە سەر ویندۆز 11 کە لەبەرەوەی کە زۆر کێشە و زۆر شتی هەیە کە ویندۆزەکە ئیلا بە ئۆنلاینی ئەکتیڤ دەکرێت بە ئۆفلاینی ناتوانانی ئەکتیڤیکی ئەکاونتی خۆ دابنێەوە یەکێک لە کێشەکانی تریشی ئەوەیە کە ئێستا ئەو پشکەی کە هەیبوو پێشتر لە بازار چکە خۆمان باشتر دەزانین و کە ویندۆز لە هەموو براندەکانی تر مایکرۆسۆفت بە ئۆپرێتینگ سیستەمی ویندۆز لە هەموو براندەکانی تر زیاتر پشکی لابوو بەس ئێستا ئەو پشکە وەکو جاران نەمایە لەبەر ئەوەی کۆمپانیەکانی وەکو ئەپڵ کە ئێستا ماک OS X بڵاو دەکاتەوە کە ئەویش پشکێکی زۆری بردەوە بەو کۆمپیوتەرانەی کە هەیتی و کە بە ئەپڵ سیلیکۆن بۆ پرۆسێسەرانی کە لە ڕووی پاوەرەوە کە زۆر ئفیشنتە و هەم لە ڕووی قووەتەوە زۆر بەهێزە منافەسەی پرۆسێسەرە بە قوتەکانی ئینتڵ دەکات و بە نرخێکی زۆر هەرزانتر لەو هەروەها لاینوکسیش کە ئێستا خەڵکێکی زۆر خاصم پرۆگرامەکان کە زۆربیان بەکاردێن ئەویش پشکێکی زۆری بردووە کە نزیکەی بوویتە 105 ئەو کۆمپیوتەرانەی لە دنیا کە ئێستا لاینوکسی لەسرە ئیتر بووە مایکرۆسۆفت بەخۆ کەوتووە کە تۆزێک ئیش لەسەر ویندۆز بکە ئەویش ئەوەیە کە ویندۆز K2 بڵاو بکاتەوە ئیشی لەسەر بکاتن کە K2ش لەسەر ئەساسە چیاتێ لەسەر ئەساسی ئەوەی هاتوو ئەو خەلەلانێک کە لە ویندۆز زۆربیان چا بکرێت و یەکێک لەو خەلەلانێکم ویندۆز کێشی هەیە ئەویش شێوازی ئەپدەیتکردنی ویندۆزەکە زۆر معقدە و زۆر وردەواڵی تیدا هەر دەبی ئەپدەیتکەوە بە بەردەوام و قەتیش تێر نابی لەو ئەپدەیت یانی هەر ئەپدەیتی بکەوە سی ئەپدەیتی بکە یەکسەر کە چێک فۆر ئەپدەیت دەکەیت دەبینی ئەپدەیتێکی دی هەیە و لە هەمان کاتدا بە ینی ژمارەیەکی زۆری بەرچاو ئەو کۆمپیوتەر ڕستار دەبێتەوە بەس بۆی ئەپدەیتەکان ئینستۆڵ بی ئیش لەسەروی دەکەن کە ئەو ئەپدەیتەکان کەم ببتەوە زایدەم بکرێتە یەک پاکەج و هەروەها کۆمپیوتەرەکە هەموو ئەپدەیتێک ڕستار نەبێتەوە مانجیزارێکگە ڕستار بێتەوە هەروەها یەک لە کێشەکانی تریش ئەوەیە کە سێرچ دەکەی بۆ فایلێک بەناوەوە ئەوە ینی دەمریەتە فایلەکەی دەبینیەوە لە هەمان کاتیشدا فایل ئەکسپلۆرەری ویندۆزی ئێستاش بە من کە من ماچی بەکاردێنم حتا حالی حاضر یەکێکە لە باشترین فایل ئەکسپلۆرەکان کە بەکارم هینابی بەس هێشتا ئەوی شتان دەکێشی هەیە ئەوجە بۆیە لە سەرباری ئەوەی کەم ئەو کۆمپیوتەرە ئەو ینی ئەو ویندۆزەکە ئەو کێشانە هەیە ئیش لەسەر ئەو شتانە دەکەن و لەسەر ئەوەی کە گوتمە ئەتا حالی حاضر ئێستا ویندۆز ئەوە ماکی بەکاردێنم تۆزێک خەبەر هەیە لە ڤیددیۆکی پێتان دەم خەبەرەکان چیە کە ئیشاڵە لەمەدا ڤیددیۆی لەسەر بڵاو دەبێتەوە هەروەها وەک پێم گوتن کێشەکە ئەوەیە کە ویندۆز ئەو مەشاکلانەی هەیە و زایدە نیشەیەکی لە مشکلەکانی تری ئەوەیە کە ستارمینوەکەشی دووبارە ڕیدیزاین دەکرێتەوە لە سفرەوە لەبەرەوەی ئەستارمینوی زمانی ویندۆزی نۆت 5 هێشتا هیچ ئەپدەیتی چوای بخۆینێت تێ بەس تۆزێک لە ڕووی ڤیژوالی لە ڕووی شێواز و شکلەوە تۆزێک گۆڕاویان لە ڕووی لۆکیشن لە ناوەن بۆ چۆتە ئەو سەر چۆتە ئەو بەر ئەو شتانە ئەوە هەواڵی یەکەم هەواڵی دومیش ئەوەیە کە کۆمپانیای ئەپڵ بڵاوی کردەوە کە تیم کوک تا مانگینۆ بەردەوام دەبێ وەک CEO وەک مدیری تەنفیزی شەریکەکە دوای ئەوەی کابرایەکی تر دێ بە ناوی جۆن تێرنەس کە جۆن تێرنەس نزیکە 25 ساڵ لە کۆمپانیای ئەپڵیش دەکاتن هەروە بەرپرسی بەشی ینی بەرپرسی گشتی و سەرەکی هاردوێر بووە لە کۆمپانیای ئەپڵ و هەروەها پێش تیم کوکە ئەپڵ ستیڤ جۆبس بۆ ستیڤ جۆبس کە کابرایەک بووە کە خۆی کۆفاوندەری کۆمپانیای ئەپڵ لەگەڵ ستیڤ وازنیەک ئەوە کابرایەکی تۆزە کریتیڤ و ئیبداع بوو بۆیە زۆربەی ئەو شتە تازانەی یان ئەو ئیبداع تازانەی و یان هەوڵدان بۆ ئیبداعی تازە هەمووی لە سەردەمی تیم لە سەردەمی ستیڤ جۆب و لە سەردەمی تیم کوک نەبوو چکە تیم کوک لە باگراوندی سەپلای ئەنچین هاتبوو ئیشی لەسەر ئەوەی دەکرد کە لە ڕووی لۆجستیک کۆمپانیەکان مەسەلەن زۆرترین مۆبایل دروست بکرێت زۆرترین مۆبایل شپ بکرێت لە کاتی خۆی هەموو شتێک وەروە لە ڕووی سیاسی و علاقاتی باش بوو لەگە زۆربەی سەرۆکی وڵاتەکان ئێستا دووبارە تیم کوکە واز دێنی ناچێت ینی وازنێنی لە ئەپڵ بەس دەچێتە بۆردی ئیدارە لەوێندەر ئیش لەسەر علاقاتی خۆی دەکاتن بۆ ئیشی کۆمپانیای ئەپڵ بەرەو پێش بچی بۆیە هاتنی نەفرێکی وەکو جۆن تێرنەس ئەو خطوەیەکی زۆر باشە کە لەمەدا کۆمپانیای ئەپڵ ببینی زیاتر هەوڵدا بە شتی تازە تاقیکاتەوە چکە کۆمپانیای ئەپڵ ئەوەندەی خەڵک شارەزابی ئەو تەکنۆلۆژیای ئەو هەباسانی ناخاتە ناو پرۆژێکتەکانی ئەتا تەکنۆلۆژیایەکە بە تەواوەتی تێر نەبیتن ئێستا بۆ نمونە نزیکەی 7 ساڵە
مۆبایلی چەماوە هەیە مۆبایلەکانی فۆڵ زۆربەی کۆمپانیەکان دروستی دەکەن ئەپڵ ئەو ساڵ هەموو دەنگۆیەکانەوەیە کە ئەپڵ ئەو ساڵ دێتە ناو ئەو مەجالە و ئیش لەسەروی دەکات کە مۆبایلێکی وا دروست بکاتن بۆیە کۆمپانی ئەپڵ ئەتا شتەکە بە تەواوەتی تەکنۆلۆژیاکە ساچوریت نەبی تێر نەبینایەتە ناو ئەو مەجالە نەفرێکی وەکو جۆن تێرنەس و بۆ باگراوند هاردوێرێکی هەیتی بێتە ئەوەی کۆمپانیای ئەپڵ بەڕێوە بە شتی تازە زۆر دەبینین و هەروە ئەو کەسێک کە چۆتە شوێنی ئەو کە دەبێتە بەرپرسی ینی بەرپرسی بەشی هاردوێر لە کۆمپانیای ئەپڵ ئەویش کابراایەکتە ناوی جۆن سوورجیە ئەوزە زۆن سوورچیە نازم شکلیشی ناویشی بەوەی دەرچی ینی بە وەکو سوورسی بخێنێتەوە بە عراقییان دەچی ینی بە شەرقییان دەچی بەس ئەوە دەبێتە مەسئولی هاردوێر و لە زۆربەی کینۆتەکانی ئەپڵ دەبینی ئەوەی باسی ئەپڵ سلیکۆن دەکاتن کاتێک لە ستۆریویەکە مەسمع کۆمپیوتەرێکی لێ و باسەوەی دەکات کە ئەپڵ سلیکۆنە تازانە مەسەلەن M4 M5 M3 پرۆیە ماکس ئەڵترایە کە لە چەند کۆر پێکاتێ لە چەند فرێت بەکاراتیە ئەوە هەواڵێکی تر هەروە هەواڵێکی تر کە یەکێتی ئەوروپا بڵاوی کردوکە ئیتر لەمە دوا دەبی هەموو لاپتۆپەکان کە لە وڵاتی ئیتحادیە ئەوروپی دەفرۆشرێ دەبی هەمویان بە USB Type-C شەحن بکرێتەوە نابی شاحنەی هەر کۆمپانیای و شاحنەی جیاوازی هەبێ طبعاً ئەو خطوەیەکی زۆر باشە چونکە ئێستا بۆ نمونە من ماکبوکم هەیە ماکبوک بە ماکسەیفی وەکو ماکسەیف شتێکی وای مۆغناتیسە کێبڵەکە شەحن دەبی ڕاستە Type-C شەحن دەبی بەس و Type-C خۆشترە بەس ئەوە یەک شتی خۆشترە شێوازی ئەوەی کە مۆغناتیسە نزیک بکوێ کێبڵەکە خۆی پێوە دەنووسێ هەروە هەر یەکێک هات و خۆی لە وایرەکەیدا لاپتۆپەکە ناکەوتن لە بەرەوەی ماگنێتەکە یەکسەر بەری دەدات و وایرەکە بەردەبێتەوە ینی لاپتۆپەکە سیف دەبی ئەو شتانەی باشترە و لە هەمان کاتیدا ماکبوکەکەی من کە لەی شەحنێکی کە لەگەڵی 140 واتە هەر ئەو ماکسەیفە وایرە سەپۆرتی 140 واتی دەکات ئەگەر هەر وایرێکی تر ئەگەر کەلەکە وایرەکە سەپۆرتی 140 واتی بکاتن لە 100 واتی زیاتر شەحن ناکە ئەو ئەپڵ خۆی لەوانەیە وەلیەکردبی بۆ ئەوی زیاتر ئەوەی خۆی بەکاربینی لەما کاتژدا بە Type-C ئۆپشنت هەیە بەس ئەمن بۆ نمونە لاپتۆپ زۆر ئێستا هەمووی بە Type-C شەحن دەبی ڕقم لە یەکشی دەبتەوە هەموو Type-C-ەکانە لە یەک لایدانایە جاری وایە لە جێیەکی دانیستی وایرەکە و کێبڵەکە لە دەستە ڕاستە و جاری وایە لە دەستە بتە بۆ لە هەردوو لای اختیار نادەی Type-C هەبی بۆی شەحنەکە لە کامل لای بۆ نزیک بی ئەی وەرگرم ڕقم لەو شتەی دەبتەوە کە هەندێک کۆمپانیا هەیە ینی وەکو بە بەرچاوەری ناگریکەیش لەسە بکە کە تەفسیلەکی زۆر بەسیتە بەس لایفستایلی گۆڕینی و شێواز ینی شێوازی گۆڕینی ئەوە دەگۆڕیتن کە چۆن لاپتۆپەکە بەکاربینی ئیتر لێرەوە کۆمپانیەکان لە ئیتحادیە ئەوروپی نابی لاپتۆپ دروستکەن بە کەلەی شاحنی خۆی ئیلا لاپتۆپە گەیمینگە زەحمەتەکان و زەخمەکان چونکە Type-C تا حدەچیە لە 240 وات زیاتر شاحنی وەرناگریتن بەس لاپتۆپە گەیمینگە گەورەکانەوەی RTX لەسەرە مەسەن 50 نازم ئەوانەی کە TI ئەوان هەر بەتەنێ بخۆیان لەوانەیە بەتەنێ ئەو GPU بەتەنێ 200 واتی پێویستە ئەوە هیچ Type-C نی USB سەپۆرتی بکەیان ئەو پرۆسسەرانە لە سەیتی پێویستی بە 150 واتە زۆربەی و شاحینانە دوو ئەوەی هەیە ینی زۆربەی و لاپتۆپانە بە دوو شاحینە شەحن دەبتەوە لە بەرەوەی ئەوەندە پێویستی بە پاوەڕە وەکو حسابکە تو دیسکتۆپەکتەیە بە زۆر ئەتا حدێک پۆرتەبڵە بۆیە ئەو لاپتۆپانە شمولی ئەو قەرار ناکە بەس هەر شتێکی تریان بۆ داناوە کە شوێنی Type-C هەبی مەسەلەن ئەگەر بتوێ بە فول پاوەڕ بەکاری نێنی بە USB-C مەسەلەن زیاتر بە 240 واتی شەحنی کێ و لاپتۆپە مەسەلەن ئەوختی لە زیاتر بە مەسەن 300 وات 500 وات 400 وات بە دوو کەلەی شەحنیکەی ئەو کات مەسەلەن مەکسیمم بە 240 واتی شەحنی دەکێ بە کەلە و بە کێبڵێک Type-C ینی دەبی و اختیار هەبی ڕاستە سەبرتر شەحن دەکە بەس دەبی و اختیارت هەبی ئەو لاپتۆپە بتوانێت بە USB Type-C شەحن بکەوێتەوە ئەو قەرارانی اتحادیە ئەوروپی هەموو جێ دەستخۆشیە چونکە ئەگەر ئەو نەبە بەحەد خۆمان ئایفۆنمان نەدەیت بە Type-C چونکە ئەپڵ ئەو دەنگۆیانێک کە بڵاو بۆ ئەو کات هەمووی بەرەوە ئەوی زاهی دەڕۆیشت کە ئەپڵ تا ئەوە ینی ئایفۆن ببتە پۆرتلێس یانی هیچ ئەوەی نەبی وەکو بە بووناتی شەحنبی و هەروە هەر ئەویش نەبا مەسەلەن اتحادیە ئەوروپی نەبا ئەپستۆری نەدەکردەوە لەوێندەر بتوانی ئاپ دابەزین لە دروی ئەپستۆری و لە هەمان کات هەر ئەو نەبا نەمان دەتوانی ئەوی ببینی مەسەن کویک شێر و زایدەن ئێردرۆپێکەوە بتوانن فایلی بۆ یەک بنێرن ئەوانە هەموو جێ دەستخۆشیە کە هەموو شتەکان موحەد بکرێتن پێویست ناکە ئەم لەناو بیئەکی غەڵق بوون بەسێ لە بەرەوەی پرۆدەکتی ئەو شەریکی بەکاردێنم نەتوانم هیچ شتێک بەکاربینم لە سرویسی پرۆدەکتەکانی تریان ڕکابەرەکانم ئەوە هەر ئەوە بوو ینی دووسێ هەواڵ بویستم پێتان بڵێم تۆزێک خاوم لە شێوازی قسەکردن تۆزێک لە یاقم دابەزیوە بوو لە ڤیدیۆ شتیوا بەس ئینشاڵڵا هەوڵ دەدەم لە ڤیدیۆکانی داهاتوو بتوانم باشتر بم و بەردەوام بم لە دانانی ڤیدیۆی باش و بەسود بۆ ئێوەی خۆشەویست خواتان لەگەڵ